دەرەگەرچی هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە بە دۆخێکی سەختی دارایی و ئابووری تێپەڕ دەبێت. بەڵام لە دەستپێکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستاشی لەگەڵدا بێت پرسی چاکسازی یەکێک بووە لە ئەوەلیاتی کارنامەی حکوومەت. کۆبوونەوەکان بۆ داڕشتنی پلانی چاکسازیەکان بەردەوامن. بڕیار بە دوای بڕیار دەدرێت. هێندێکیان جێبەجێ دەکرێن و هێندێکی تر جێبەجێکردنیان قورسە و پێویستی بە کاتەیە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاویان لە جێبەجێکردن و دەرئەنجامەکانیەتی. چونکە تاکە ڕێگا بۆ دەربازبوون لە قیران ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و چاکسازیە لە سەرجەم ڕەهەندەکانی کارژێڕی و دارایی و ئابووری و سیاسی. بڕیارەکان بۆ چاکسازی دەدرێن. هەندێکیان پێویستی بە پرۆژێ یاسا هەیە و هەندێکی دریشان بوونەتە یاسا. لە بەرامبریشدا پێویستی بە بەدواداچوونی بەردەوام هەیە. بە تایبەت جێبەجێکردنی یاسای چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 کە پەیوەستە بە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان. بەخێر بێن بۆ بەرنامەی هەنگاوی. دووبارە سڵاو. بەردەسەکردنی بنەمەکانی دادپەروەری لە موچە و دەرماڵە و ڕێگرتن لە بەهدەردانی بودجێ گشتی و ڕێخستنی خاننشینی بەشێک بوون لە خاڵە جەوهریەکانی یاسای ژمارە 2 ساڵی 2020 کە پەیوەستە بە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان. فەرمانگەی هەمەهەنگی بە دواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە دواداچوون دەکات لە جێبەجێکردنی یاساکە. بەپێی بەدواداچوونەکە کە بەشێک لە زانیاریەکان دەستیمی بەرنامەی هەنگاوی نوێم کەوتون جێبەجێکردنی یاساکە هەنگاوی باشی بڕیون. گرنگترینیان بۆ نمونە سەبارەت بە پێداچوونەوە بە دۆسیەی شەهیدان و زیندانیانی سیاسی لە کۆی گشتی دۆسیەی شەهیدان لە وەزارەتی شەهیدان و ئەنفارکراوان لە 69422 دۆسیەی شەهیدانی سەنگەر و جینۆساید و هاوڵاتی تەنها 18546 دۆسیا وردبینی کراون. هەروها وەزارەتی پێشمەرگە وەک قۆناغی یەکەم دۆسیەی 1018 شەهیدانی شەڕی دژ بە تیرۆرستانی داعشی گواستۆتەوە سەر وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفارکراوەکان. پرسی چاکسازیکردن لە خانشینی پرسێکی هەستیارە سەبارەت بە دۆسیەکانی خانشینی لە وەزارەتی کاروباری پێشمەرگە لە قۆناغی یەکەمدا دۆسیەی 2424 کەس لە قۆناغی دومیش 136 دۆسیەی خانشینی سەربازی خانشینی بە هۆکاری تەندروستی هەروە خانشینی کۆچکرد و لیستی موچیان گواستراوەتەوە سەر بەڕێوەبەرایەتی گشتی خانشینی لە وەزارەتی دارایی و ئابووری و پرۆسەکە تا ئێستا بەردەوامە. هەڵوەشانەوەی خانشینی بە پلەی وەزیر بریکاری وەزارەت و ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی یەکێکی ترە لە خاڵە گرنگەکان کە ئێستا پێداچوونەوە بە خانشینی پلە باڵەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشین دەستی پێکردووە کە ژماریان 1797 کەسە. هەرچی سەبارەت بە پاکردنەوەی لیستی کەم ئەندامانە لە کەم ئەندامانی ناشایستە یان ئەوانەی کە لە شوێنی ترم و سەوەردەگرن ئێستا کۆی گشتی ژمارەی کەم ئەندامان تا کۆتایی ساڵی 2021 بریتی بوون لە 86277 دۆسیە و 14896 دۆسیە بەهۆی ناشایستە بوونیان لە لیستەکە دەرهێنراون. دواخاڵ لەسەر دوو موچەی بڕیاری ڕاگررتنی 10609 موچە و خانەنشینی دراوە کە دەکاتە 21588 کەیس ڕاگیرا و کار لەسەر دەکرێت. ئەمانە بەشێک بوون لە بەدواداچوونەکان و ئەمەوێت زیاتر قسە لەسەر ئەم بابەتە بکەین ئەمیش لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خسرۆ سەرۆکی فەرمانگەی هەمەهەنگی و بەدواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان. کاک دکتۆر بەخێر بێی ئەمەوێت لە دەستپێک لەسەر خانەنشینی قسە بکەین. یاسای ژمارە 2 ساڵی 2020 کۆمەڵێک یاسان بۆ چاکسازی یەک لەوان لەسەر خانەنشینی. ئەمەوێت وەکو دەستپێک لەسەر خانەنشینی و سندوقی خانەنشینی بەچ گەیشت پرسیار لێ بکەم. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ کوردستان 24 لە مانگی 12/2021 دەستەی بەڕێوەبردننی سندوقی خانەنشینی یەکەم کۆبوونەوەی خۆیان ئەنجامدا و لە کۆبوونەوەکە ئیتر ڕاستپاردەی خۆیان ڕێکخستەوە بۆ ئیتر دەست پێکردن بە دامەزراندنی سندوقی خانەنشینی واتە بەنسبەت جێبەجێکردنی یاسای چاکسازی ئەم مادەی بە تەواوەتی جێبەجێ کراوە چونکە لە قۆناغی دەرکردنی پەیڕەوە ڕێنمایی و ئەنجا دروستبوونی دەستەی بەڕێوەبردن و کە ئێستا دروست بووە و دەست بەکاربووە ئیتر بابەتەکانی تر لە شێوازی بڕیاردان و شێوازی ڕێخستنەوە و شێوازی گواستنەوەی بڵێن لێبڕینی خانەنشینی بۆ سندوقەکە ئەمە حتمما ئێمە دەستگای ترمان هەیە وەکو دەستگای بەڵام ئەرچی بەدواداچوونە کاک دکتۆر هەست دەکرێت ئەم کارە لە وەزارەتی دارایی بەخاوی دەڕوات یعنی مثلەن بە 2020 ئەم بڕیارە دەرچووە تاوەکو ئێستا کۆبوونەوەیان کردووە و لێژنەیەکیان تەرخان کردووە کە
دەستەی بەڕێوە تەواو ئیترەوە بە ئەمە کێستەواری جێبەجێکردن مەسەلەن بۆ نمونە بچێتە سندوقەکە هەبێت پارەی کە دەژێردرێتەوە لە فەرمانبەر بۆ خانەنشینی بچێتە ئەم سندوق. بەڵێ خۆی ئەگەر ئێمە سەیری یاسای 27 ساڵی 2006 بکەین کە ئەمە ئەساسی دامەزراندنی سندوق لەوێەوە دەستی پێکردووە لە عێراق نزیکە 2 ساڵی پێویست بوو تا ئەوان توانین بە تەواوەتی سندوقی خانەنشینی دابنێن و تەنانەت لە دوای 2008ەوە ئەنجا ینی فەرمانبەر توانی لە ینی تەنها ئەوانەی کە دوای ئەوە خانەنشین بوون دەیانتوانی سوود لە سندوقی خانەنشینی مەبەستم ئەوانیش فترەیەکی زەمەنیان پێویست بوو چونکە ئیشکالیاتی زۆرە ئیشکالیاتەکەوەیە ئەنلایەنێکی هوەری هەیە سەبارەت بە شێوازی داڕشتنی پەیکەر کە ئێستا دانراوە بەڵام لە ڕووی عملیەوە ئەگەر هەیکەلیەکەی بۆ دابنێن و هەروە شێوازی گواستنەوەی ئەم لێبڕینی خانەنشینی بۆ ناو سندوقەکە و کێ دەبێت مستەفید بیت لەم سندوقە چونکە پێویستی بە داتای تەواو هەموو ئەو کەسانەیە کە ئێستا لە وەزیفەی گشتیدان واتە سندوق تعامل لەگەڵ کێ دەکات لەگەڵ ئەوانەی کە ئێستا لە وەزیفەی ئەوانەی کە ڕابردوو خانەنشین کراون ئێمە دەواازەیەکمان هەیە لە ناو یاسای بودجە ساڵانە لە یاسای بودجێ عێراق و هەروە لە هەرێمی کوردستانیش دووبارە دەبێتەوە کە باسی ڕعای اجتیماعی دەکات لە ڕعای اجتیماعی کۆمەڵێ ئەو بوارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان یان حکوومەتی عێراق پێویستە پاڵپشتی کەرتێک بکات یان پێدانی منحەیەک یان موچێک کە پێشتر بڵێن بە یاسا کۆنەکان ئەنجام دراون ئەوە بە تاکید لەو بابە و ساڵانە بودجیان بۆ تەرخان دەکرێت ئەمە بەڵام وەکو باسم کرد ئالیەتەکە ئێستا گرنگترین خاڵەوەی کە دەمەوێت باسی بکەم لە دەستە کاتێک کە بڕیاریان لەسەردا ئەوە بوو کە پێویستە ئێمە بە هەماهەنگی لەگەڵ دەستەی خانەنشینی عێراق و هەروە سندوقی خانەنشینی عێراق هەماهەنگیەک هەبێت بۆ ئەوەی چۆن بتوانن ئێمە ئیسیفادە لە تەجروبەکانیان بکەین چونکە پێشتری شەوان چونکە پەیوەندی کراوە لەگەڵ سندوقی خانەنشینی عێراق باسی ئەویان کرد ئەوان چەند ساڵێک تووشی هەڵە بوون لە جێبەجێکردنەوەوانە ئێمە ئێستا نامانەوێت بەڕاستی هەمان ئێمە لە قۆناغی چاکسازیشین کەواتە هەڵەیەکە بۆ ئێستامانەوێت هەڵەکە ئێستا چا دەکرێتەوە بە تاکید بە دکتۆرم زۆرە بۆ ێژ بوورەکە ئەت بچڕینم پرسیارەکان زۆر و گرنگیشن بێگومان ئەمەوێت بەڕاشکاویش پێم بڵێ ینی نەک هەر بۆ ئەم یاسایی کە خۆت فەرمووت بچگە لەم یاسای تریشیە جگە لەم بڕیاتریشیە بۆ چاکسازی ڕێگریەکان چین ینی بۆچی هەست دەکرێت هەندێک جار بڕیار کە دەدرێت خاو جێبەجێ دەکرێت یان هاوڵاتیان دەرئەنجامەکانی یەکسەر نابینن خۆی ئێمە گرفتی زۆرمان هەبوو لە 2 ساڵی ڕابردوودا بەتایبەت قەیرانی دارایی و کۆرۆنا کاریگەریەکی سەرەکی هەبوو لەسەر هەندێک بواردا بەڵام نەک لە هەموو کارەکاندا چونکە لەوانەیە ئاستەکان جیاواز بوون بۆ ئەوەی بتمن ناتوانم بڵێم ڕێگری تا ئێستا ڕێگریەکمان نەبینیوە لە جێبەجێکردنی بەڵام کۆمەڵێ بربەستەیە ئەم بربەستانە پەیوەستە بە ئاستی بڵێن ئەو فەرمانگە و ئەو فەرمانبەرانەی کە بەشێک لە بڕیارەکان جێبەجێ دەکەن ئاستی بەدواداچوونی بڕیارەکان لەسەر ئاستی وزارەتەکان و فەرمانگەکان ئەمە چونکە کاتێک کە ئێمە وەکو فەرمانگەی هەمانگی و بەدواداچوون بە هەمانگی تەبعاً لەگەڵ وزارەت و وەزیرەکان کە خۆشبەختانە تا ئێستا زۆر بە جددی مامەڵەیان لەگەڵ پرسەکان کردووە بەڵام تاقیدات پەیوەستە بە خودی طبیعەتی بڕیارەکە ینی طبیعەتی ئەو بڕیارەی کە دەدرێت بۆ نمونە ئێمە بەشێک لە بڕیارەکان بڕیاری دائیمین واتە حاڵەتێکی دائیمی تەنزیمی دروست دەکات بەشێک لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران کاتێک کە ئێمە باسی بڕیاری ژمارەیەک دەکەین بۆ نمونە لە ڕێخستنەوەی وەزیفەی گشتی کە سەردەمی کۆرۆنا و دوجار ئەو تەناوبی وەزیفی هەموو ئەو هەنگاوانەی کە نامان بۆ جێبەجێکردنی بڕیاری ژمارەیەک پاشەکشەی کرد سەبەب بە کەس چی بوو وەکو باسم کرد بەسەرەی تەناوە بوو کۆمەڵێشت بۆ نمونە مەسلەی ڕۆتینە بەڵامەوەی کە ئێستا خۆشبەختانە ئێمە لە ماوەی ڕابردوو کە لە بڕیاری ژمارەیەک باسی دەکەین مەسلەی سکاڵای هاوڵاتیانە کە ئێستا ڕاستەوخۆ لە وزارەتەکان سکاڵا پێشکەش دەکرێت و وەجێبەجێ پەیوەندیان بە قوتی خەڵکەوەیە دکتۆر یعنی مەسەلەن بۆ نمونە گەڕانەوەی داهات یعنی ئەمە یەکە لەو پرسیارانە کە هۆکاری دواکەوتنی موچەی موچەخۆرانە بۆ ئەمە بە دوواداچوون
کە جنابەت ناوتلێنانی ڕێگری کە وەکو فعل تەماشەکەی وەکو بربەست ئەم بربەستانە چین کە داهات کۆ ناکرێتەوە داهات نایەتەوە ناو ئەمە بزانە ئەمە پەیوەست نییە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران حەزەکەم بزانم ئەمە قانونە بەشێکە لە مەهامی وزارەت بۆ نمونە ئەوەی کە پەیوەست بێت بە کۆکردنەوەی داهاتی کارەبا ئەوەی کە پەیوەست بێت بە باج بە ڕسومات بە هەموو ئەوانە ئەمە عیلاقی بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران نییە ئەمە ئیشی ڕۆژانەی کۆمەڵێ دام و دەستگای حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر کەمتەرخەمە هەبێت خاوی هەبێت یان هەر چاوپۆشیەک هەبێت لە شێوازی کۆکردنەوەی بە تاکید کاریگەری دەبێتەوە لەسەر داهاتی گشتی بۆ نمونە لە ماوەی ڕابردوو و چەندی جاریش باس کراوە لە ئەنجومەنی وەزیرانیش باس کراوە کە لە هەندێک لە فەرمانگەکان جۆرێک لە کەم تەرخەمی هەبوو ئیجراعات وەرگیراوە چونکە ئەمانە پێویستی بە ئیجراعاتە بە ڕێکارەکە لەلایەن خودی وەزیری معنیەوە و لەلایەن جیهەتی معنیەوە بۆ نمونە وەزیری دارایی کۆمەڵێ بڕیاری دەرکردووە وەزیری کارەبا کۆمەڵێ بڕیاری دەرکردووە ئەوانەی کە پەیوەستن بە کۆکردنەوەی ڕسومات هەر یەکە و بە شێوازی بەدواداچوونی خۆیان مەبەستمەوەیە کۆمەڵێ بەدواداچوون کراوە بەڵام بەشێک لە گرفتە سیاسیەکان لەوانەیە وەزعی ڕابردوو کاریگەری هەبووە لەسەرەوەی کە داهات لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان شێوازی کۆکردنەوەی کاریگەری تێدا لەگەڵ جەنابەت زۆر بە پێویست زانم چکە بەدواداچوونە و داتام دەدەیە ژمارەکان زۆرن بۆیە شاوکارانم پاکێزێکیان ئامادە کردووە دەرفەتم دێ پێکەوە ئەبی بین فەرموو. بە مەبەستی ئاگاداربوون لە جێبەجێکردنی یاسای چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 کە پێوەستە بە موچە و دەرماڵە و مێنحە و سوودمەندبوون لە بودجەی گشتی سەردانی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە کە لێرەوە بەدواداچوونی تاوا لەسەر و پرسە دەکرێت هەروەک بۆ تەواوکردنی پرۆسی چاکسازی هەوڵ درراوە بە پێی بڕیاری ژمارە 33 ئەنجومەنی وەزیران پێداچوونەوە بە هەیکەلی وەزارەت و دامەزراوەکانی حکوومەت دابکرێ یان ستانداردکردنی بەشێک لەو دام و دەستگایانە بە شێوازێک لە گشت دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە یەک ستاندار بێ و بە یەک میکانیزم کار بکەن کاوەژی چێکە لە هەنگاوە گرنگەکانی چاکسازی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا. جنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕزار کاک مەسرور بارزانی بەردەوام لەسەر خەتەر لەسەر جێبەجێکردنی یاسای چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 زۆر جددیە بەڵام بە مەرجی ئەوەی کە یاسای چاکسازی بریتیە لە هێنانەدی دادپەروەری نەک بڕێنی موچە و قوتی خەڵکی هەرێمی کوردستان. هەرچی تایبەتە بە قەرزە بازرگانیەکان تا ئەم ساتە زیاتر لە 8 ملیار دینار گەڕاوەتەوە بۆ غەزێنەی گشتی حکوومەت بەڵام ئەو بڕەپارەیە بەرامبەر قەرزەکە کەمە و ئیجاعاتی وەرگرتنەوەی قەرزەکان بەردەوامە بەو پێی بڕی 800 ملیار دینار خەرزی بازرگانی هەیە و نەگەڕاوەتەوە. لەمەشدا وەزارەتی دارایی لەگەڵ بانکە بازرگانیەکان لەگەڵ وەزارەتی داد پێکەوە کاریان کردووە بۆ ئەوەی گشت ئەو قەرزە بازرگانیانە وەربگرنەوە ئەوانەی تا ئێستا نەیان گەڕاندوتەوە بەرامبەریان ڕێکاری یاسایی بگرنە بەر. ئەو قەرزانەی کە نەگەڕاوەتەوە لە ڕووی یاساییەوە خاوەنی قەرز تەبلیغ کراون و ئەوەی کە بەدەنگ داواکاریەکەوە هاتووە ڕێگاری خۆی گرتوۆتە بەر و ئەوەشی کە ماوەتەوە لە ڕێ بە مزایدەکردنی ئەو مڵکانی کە دانراوە لە بری قەرزەکە کە ئەوش هەر ڕێکاری یاسایی خۆی تایبەت بە خۆی هەیە و هەندێک لەو ڕێکارانە تەواو بووە و هەندێکشی لە بواری جێبەجێکردنایە کە بە شێوەیەکی گشتی لە کۆی ئەو پرۆسەیە تا ئێستا 8 ملیار و 500 میلیۆن دینار توانراوە بگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت. پێداچوونەوە بە منحەی شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی کراوە لەمبارەیەوە بەردەوام و تا ئێستا چەندین جۆری منحە کۆتایی پێهاتووە کە هیچ بنەمایەکی یاسایی نەبووە ئەوانەی و مافەشیان هەیە لە چوارچێوەی یاسایی کاری لەسەر کراوە. ئەنجومەنی وەزیران لە 2 ساڵی ڕابردوودا 2 پەیڕەوی تایبەت و وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفاکراوانیش 5 ڕێنمایی تایبەتی دەرکردووە بۆ جێبەجێبوونی یاسای چاکسازی. تا ئەم ساتە زیاتر لە 18,000 دۆسیە لە وەزارەتەکە پێداچوونەوەی تێدا کراوە. لەو 18,000 دۆسیە تاکو ئێستا نزیکەی 1000 دۆسییان بەدەر لە یاسابەرکارەکانی وەزارەتی شەهیدان تۆمارکراون و نایانگرێتەوە. سەبارەت بە زیندانی کرا و گیراوی سیاسی نزیک لە 23,000 زیاتر دۆسیە پێداچوونەوە بە 1,600 دۆسیە زیاتر کراوە لەو 1,600 دۆسیە نزیکەی 43
دۆسییان بەدەر لە ڕێنمایی تۆمارکراون و موچەکانیان بڕاوە. لەم کابینەیەدا هەوڵیەوە دراوە خەرجی بە کارخستن شەفافتر بێ، هەروەها کۆنتڕۆلی زیادەڕەوی بکرێ لە خەرجی زیاد لە پێویست بۆ ئەوەی بە هەدەر نەدرێت و بە فیڕۆ نەچێ. لەم کابینەیەدا خەرجی تەشغیلی بۆ ئاستێکی زۆر کەم کراوەتەوە، پێداچوونەوەی تەواو لە بواری کاروباری کۆمەڵایەتی و خاوەن پێدەویستە تایبەتیەکانیش کراوە. بە بەردەوامی لەسەر خەڵی لەگەڵ وزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی کاروبار لیژنەکانیان بەردەوامن بە پێداچوونەوەی لیستی کەم ئەندامانی فەرمانبەر و خەریکی پاکردنەوەی ئەو لیستەنە کە ناشایستەنە. وەگەکێک لە نیشانە جیاکەرەوەکان لەم کابینەیەدا زۆرترین زانیاری بە پەرلەمان و کەناڵەکانی ڕاگەاندن و خەڵکی دراوە، بە تایبەتی لە پرۆژەکان و گوژمەی پرۆژەکان و لایەنی جێبەجێکار و هەموو ئەو پرس و بابەتانەی کە پێویستە ڕایگشتی ئاگادار بێ. هەروەک لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا زۆرترین سەردانی وەزیرەکان بۆ پەرلەمان بووە، لەگەڵ لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەماندا زۆرترین کۆبوونەوە و وتوێژ و گفتوگۆیان ئەنجام داوە. سپاس بۆ هاوکارم کاروان ڕەحمان کە هەمیشە زانیاری باشمانەداتێ و تەزویدمان دەکات بە زانیاری بنکۆڵکاری لەسەر بڕیارەکانی چاکسازی. کاک دکتۆر لەو پاکێجا ئاماژە بە قەرزی ئەو قەرزانە کرا کە قەرداری ینی خەڵک قەرزاری حکوومەتە، قەرزی ئاسانکاری بڕی سوودی بانکی بە پێی ئەو ژمارانە کۆی ئەو پارانەی کە قەرزاری حکوومەتن 885 ملیار و 641 میلیۆن و 205,477 هەروها کۆی ئەو بارانەی کە گەڕاونەتەوە پارانەی گەڕاونەتەوە تاوەکو سیوێکی 12 تەنها 8 ملیار و نیوە. ئەمە لەسەر قەرزەکان ڕای جەنابەت و بە دوا دەچونەکانی جەنابەت بزانم. بەڵێ ئەوەی کە ئەو ژمارانەی کە جەنابەت باس کرد زۆر ڕاستە. بەنکەکان ئێستا و وزارەتی دارایی بەڕێوەبەرایەتی گشتی یاسایی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی بانقە بازرگانیەکان بەردەوامن لە بەدواداچوونی کێسەکان بە هەماهەنگی لەگەڵ دائیرەی تەنفیز لە وزارەتی داد چونکە بە هاوتەری کار دەکەن و بەیەکەوە کار دەکەن لە دوو دەرەنجامە. ئەو ژمارەی کە ئاماژەت پێکرد ژمارەی گەڕانەوەی قەرز ئەوانی کە قەرزیان هێناوەتەوە، بەڵام خۆی بەرامبەر قەرز کۆمەڵی ڕەهن هەیە. گشت دۆسیەکان نزیکی 184 دۆسەیە 184 دۆسەیە. لەو دۆسەیانە 124یان ئێستا لە قۆناغی ئاگادارکردنەوەن، واتە ئاگاداری خاوەن قەرزەکان ئەوانەی کە قەرزیان بردووە ئاگاداریان دەکرێتەوە و ئیعلانی بڵێن فرۆشتنی مڵکەکانیان ڕەهنەکانیان دەکرێت و نزیکە 64 ڕەهن یان مولک فرۆشراوە یان لە حاڵەتی فرۆشتندا، ینی بڵێن گشت ڕێکارە یاسایەکانی بڕیەوە بووە. نزیکە 64 دۆسێ لەو دۆسیانەی کە ئاماژەم پێکرد بەشێکیان بابەتی دادگا و مەحکەمە و ئەمانەی لەسرە. بەڵام بە هەر حاڵ بە شێوازێکی گشتی ئێمە کە باسی گەڕانەوەی قەرزەکانیان جێبەجێکردنی ئەم بڕگەیە لە یاسای چاکسازی بریتە لە دەست نیشانکردنی ئەو پارەی کە ئێستا گەڕاوەتەوە وەکو کاش گەڕاوەتەوە خەزینەی دەوڵەت، هەروەها ئەو ڕەهنانەی کە بەرامبەر قەرزەکان کە وەرگیرابوون و بە تاکید دەمەش ڕێکاری یاسای خۆی هەیە و چوتە بواری جێبەجێکردن. ئەوەی کە گەڕاوەتەوە 110 نزیکە دەبێتە 110 لە بڵێن لە کۆی گشتی قەرزەکان، بەڵام کۆی گشتی قەرزەکان لەگەڵ سوودەکە چونکە ئەسلی قەرزەکە 387 ملیار بووە، بەڵام بەپێی سوودەکە نزیکی 497 ملیار وەکو سوود چووەتە سەر قەرزەکان. بۆیە دەبێت بگەڕێنەوە ئەسلەکە و هەروەها لەگەڵ ئەو سوودە مافی دەوڵەتە و حکوومەت بە تاکید بەپێی ئەو ڕێکارە یاسایانە مامەڵەی لەگەڵ کراوە. وەکو باسم کرد 184 دۆسەیە، لەو 184 ئێستا 124یان لە حاڵەتی ئاگادارکردنەوەن و 64یان وەکو باسم کرد فرۆشراون یان ئێستا لە قۆناغی فرۆشتندان. وەکو ئەمەوێت لەسەر بڕیاری ژمارە 132 19 2022 بەردەوەردەتەوەری بەرنامەکە بخینە سەر ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران کە واژۆی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز مەسعود بارزانی لەسەرە. بەپێی ئەم بڕیارە تەمان بڕیارێکی مژدە بەخشە بۆ خەڵک کە سەدان 15 جاران کە لە ئاو کارەبا بوو ئێستا لە سەرجەم ئەو قەرزانی کە لای هاوڵاتیانن بۆ نمونە خانوبەرەیە هاوسەرگیریە ئەو ئەوانی کە تێدانە
سەدان پازدەکە خۆش بووم ئەم سەدان پازدە مەشمولە بەم قەرزانش کە ئێستا تازە نەخێر نەخێر مەشمول نییە. ئەمە مەشمول نی قەرزە بازرگانیەکان نەخێر مەشمول نییە بەو سەتا پازدەی کۆمەڵێک ڕای خەڵکما وەرگرتو ئەگەر هاوکاران ئامادە بن بینەری بین بۆ نمونە لە هەولێر بزانین خەڵک سەبارەت بە لێخۆشببوونی سەدان پازدە چی دەڵێن ئەگەر تەمەەن پێم باش بوو ئەگەر ئەو لە 15 بکرا با لە 125 بۆ خەڵکی هەژاری ئەم وڵاتە 450 لابوو ئەبیتە 380 بە داشکانی لە 115 دەستخۆشیان لێ دەکەم هیچێکی چاکە یعنی داشکان شتێکی چاکە لە هەموو فەقیرێکی 115 زۆر شتێکی باشە زۆر سپاسی سەرۆکی حکومەت دەکەین بۆ بڕیارە لە سلێمانش کۆمەڵک ڕامان هەیە فەرمو ئەگەر بینەری بین بەڕای من بڕیارێکی زۆر دروستە لە ئێسەدا چکە باری ئابووری هاوڵاتیان دیارە و بەڕای من حکومەت یاریێمی کوردستان پێویستە هەنگاوی جدیتر بنێ بۆی کە لانی کەم بتوانێت لەگەڵ ئەو بڕینی موچە و لێ بڕینی موچەیە وا بکات کە هاوڵاتیان لەلایەکی ترەوە سوودمەند بن سەبارەت بە بڕیاری لێخۆشببوونی لە 115 با گیانکری کارەبا لەلایەن هاوڵاتیانەوە کە حکومەت یاریێمی کوردستان و کابینەی نوێم بڕیاری دەرکردووە بڕیارێکی زۆر باشە وە گرنگە حکومەت یاریێمی کوردستان بەردەوام لەم جۆرە با بڵێن ئۆفەر دەرفەت هەیبێ بۆ خەڵکی کوردستان هەروها لە دهۆچی شاوکارانم کۆمەڵێک ڕێیان وەرگرتووە پێکەوە بینەری بین ئەم دەستخۆشی حکومەتە خواتکیان و ئەم حەزکەن هێشتا هاریکار من گەل خەڵکێکی دا خەڵک بشێت پارێخوا بدات بۆ حکومەتێکی باشە و بۆ خەڵکیژی باشە ئەم دەستخۆشی واناتکەن و سوپاسیواناتکەن و هیویدارن ینی هێشتا هاریکاریا خەڵکی بکەن دا خەڵک پتر بشێت هاریکار بل گەل حکومەت 12 ساڵێ ئەف پارێمال دەف عالەمەیە ئاڤیانیە کارەبێ ئەکید باشە عالەمەکە هەژارە فەقیرە ئەف پارێمال دەف وساد بۆ داشکاندنێ بێخنێ بەلکیش ئەوژی پارێ خوب دەن بەلکی حکومەت پارێ خۆ وەرگری وێڕێکی ئەکید باشە بەڵێ کاک دکتۆر ڕای هاوڵاتیانت بیست کە بە شێوەیەکی گشتی دڵیان خۆش ئەمە سەرنجی و کۆمنتی تۆش بزانم ڕای جەنابتان لەسەر ئەم 15 لە سەدیە و بە پێی بەدووادا چوندەکانتان چ منفعاتێکی دەبێت کۆمنتی تو لەسەرەمە ئەم بەتاکید ئێمە کاتێک کە باسی بارودۆخی ئابووری هاوڵاتیانی خەڵکی کوردستان دەکەین بزانین کە چۆن تەعامل لەگەڵ ئەم بارودۆخە دەکەین بە تایبەت لە قەیرانی دارایی لە ماوەی ڕابردوو لە بەشێک پێیوەست بوو بە دواکەوتنی موچە بەشێک پێیوەست بوو بە بەو قەیرانە گشتیەی کە نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو و عێراقیشی گرتبووە بۆیە تەسەور دەکەم ئەم بڕیارانە و کە پێشتریش چەند بڕیارێک دراوە بۆ ئەوی چۆن بتوانین وا دیراست بکەین لەسەر بارودۆخی ژیانی هاوڵاتیان دانی هاوڵاتی چۆن دەتوانیت کاری خۆی بکات و چۆن دەتوانیت ئەو ئەلتیزاماتە بە تایبەت لە مەسەلەی ڕسوماتە ئەوەی کە هەیەی یان هەر ئەلتیزامێکی هەبێت بەرامبەر حکوومەت بیداتەوە لە بەرامبەردا حکوومەتیش بتوانێت کۆمەڵی بڕیار دەربکات کە لێخۆشبوونی تێدا بێت مەبەستمەوە نییە کە طبعا ئەمە هەموو لایەنەکان و هەموو ئەنجومەنی وەزیران پشگیری ئەم جۆرە بڕیاریان کرد لەبەرەوەش کە بڕیارێکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە مەبەستی کابینەی نۆش ئەوە بوو چۆن بتوانێت خزمەت گوزاری بە هاوڵاتیان بگەینێت لە هەمان کاتیشدا ئەو خزمەت گوزاریانە حتمما تێچوویەکی هەیە حتمما کۆمەڵێ بودجەی تایبەتی بۆ تەرخان کراوە پێویست دەکات ئێمە لە بەرامبەر وەرگرین بەڵام جۆرێک لە ئەم جۆرە بڕیانە بە تایبەت بڕیاری باج بڕیاری عفو پازەڵی لێخۆشبوونەکە و بەتەکید ئەو پلانە اقتصادی کە ئێمە هەمانە لە داهاتووژە بتوانین کاری لەسەر دکتۆر من کاتم نەما دوا پرسیارم لەسەر خانەنشینی یاسایی و خاننشینی یاسایی ئەمە مشتومڕێکی زۆری لە خۆگرت و بڕیارێکی جەریئانە بوو تا چەند بەدووادا چوونی ئێوە بۆ ئەمە کرا و تا چەند گەشتۆتە خاڵی کۆتایی لە ماوەی دوو خولەک وەڵام دەیتەوە زۆر باشە هیچ کاتم نەما فەرمەوە دوو خولەک زۆر باشە یاسای چاکسازیەوە دوو ساڵی خان بە دوو خولەک دڵان کۆتایی پێنایێت بەڵام وەکو ژمارە ئێمە نزیکە 3467 خانەنشینی کە دوو موچەی خانەنشینی وەریان دەگەت ئەمانە تەواو یعنی ڕاگیراوە بە نایاسایی حساب کراوە نزیکە ملیارێک ینی ماگانە ملیارێک بۆ خەزینەی دەوڵەت دەگرێتەوە هەروەها دەگەڕێتەوە هەروەها ئێمە نزیکە 2000 ترکە جگە لەم 3000 2000 ترکە ئیتر
مافی وەرگرتنی خانە نشینیان نەبووە لەلایەن وزارەتی دارایی و ئابووری بڵێن موچەکان ڕاگیراوەیان ئەوەی کە هەبوو پێشتر کە بۆ خەزینەکانیان بۆ گەنجینەکانیان بۆ بنکەکان ڕەوانە دەکرا ئێستا ڕاگیراوە مەبەستمەوەیە کە طبعاً لە هەولێر و سلێمانی و دهۆک ئەم حاڵەتانە کاری لەسەر کراوە و بە تەکیید پرۆسەکە بەردەوامە پرۆسەیەکە کە پێویست بەوە دەکات بە وردی جارێ ماف و شایستە ئەوانەی کە خەڵکی شایستە بپارێزرێت ئەوە ئامانجی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە لە هەمان کاتیشدا ئێمە ئەوانەی کە ئیتر چ بە هەڵی تەکنیکی یان بە هەڵی ئیداری بێت یان بە هەر هۆکارێک بێت کە موچە و ئیمتیازێک بە خەڵکی زۆر بە کورتی پێم بڵێ ئیرادە هەیە چاچەند گەشتبینی کە ئەمە بەڕاستی بنبڕ بکرێت تا ئێستا ئیرادەیەکی کولی هەیە بۆ ئەوەی ئێمە بەردەوامین لەسەر ئەم پرۆسەیە بە تاکید وەکو باسم کرد ئێمە لە جێبەجێکردن یاسای چاکسازی تا ئێستا نەچووینەتە بەربەستی سیاسی بۆ چارەسەرکردن لەوانەیە لە پێشمەرگە لە هەندە بوار هەندە حاڵەتی وا هەبێت بەڵام ئەمەش ئێستا لەگەڵ هاوپەیمانان پرۆسەی چاکسازی لە وزارەتی پێشمەرگە دەچیتە پێش و بە تاکید لە حساسیەت و هەستیاری ئەم مؤسسەیە وا دەکات کە هەنگاوەکان بەڵام هەنگاوێک و ئیرادەیەکی جددی هەیە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت کە بە تەواوەتی هەموو ئەو بوارانەی کە دەستشانی کردووە بۆ چاکسازی کاری لەسەر بکرێت و بگاتە قۆناغێک ئیتر وەکو باسم کرد کات بە نسبەت ئێمە گرنگە و جدوەلەی زەمەنی بە نسبەت ئێمە گرنگە بەڵام خودی چاکسازیەکە و عدالت لە جێبەجێکردنی چاکسازی بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خەسووە سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی بە دوواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ئەو زانیاریانەی کە بەمن و بە بینەرە مندا زۆر سپاس سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد بن.